حەزبە کوردستانیەکانی کەرکووک جیاواز لە ساڵانی ڕابردوو هەر یەک بەجێ یادی هەڵەبجەی کردەوە. بەمەش جارێکی دیکە کورد نەیتوانی لە بۆنەیەکی کارەساتباری وەکو کیمیابارانی هەڵەبجە یەکڕیز بێت. بەرپرسێکی کۆمەڵی دادگەری دەڵێت هیوامان دەخواست پێکەوە بتوانین ئەو یادە بەرز ڕابگرین، بەڵام ئەم هەنگاوەی بەشێک لە حەزبەکان جێگەی نیگەرانیە. ئێمە لەم بۆنەیەدا بە تایبەتی کە ساڵانی ڕابردوو هەموو بە یەک ڕیز دەوەستاین دەبوو ئەم ساڵ زیاتر لەبەرەوەی لە سەروبەندی شەڕی ناوەند و هەرێمەدا لەم سەروبەندێکی ئێمە بەڕووی هەڵبژاردنەکان دەچین دەبوو یەکڕیزی ئێمە زیاتر لە ئەرزی واقع ڕەنگی بدایەتەوە، بەڵام بەداخەوە ئەو پەرتەوازەی کە هەیە لە بۆنە نیشتیمانەکانشمانە بۆن و ڕەنگی پەرتەوازەیمان پیاوە دیارە. بە تایبەتی ئێمە زۆنی گەران بووین لەوەی کە ئێستا هەر بڕیاردراوە هەر حزبێک لە بەردەم بارگای خۆی ئەوە بکاتەوە کە ئێمە بەڕاستی زۆر پێمان ناخۆشە لەبەری بۆنەکە زۆر لەوە گەورەترە کە بە حزبی بە شخصانە بکرێ. ئەم هەنگاوەی بەشێک لە حزبەکان بە یادکردنەوەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە بەجیا لە کاتێکدایە. حەزبە کوردستانیەکان دەیانەوێت بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق هاوپەیمانی ببەستن. بەرپرسی مەڵبەندی یەکێتی پێی وایە ئەم هەنگاوە بە مانای ناتەبایی حزبەکانی کەرکووک نایات. چاودێرێکی سیاسیش دەڵێت حەزبە کوردستانیەکان ئیرادەی بەهێزیان نییە تا بتوانن لە بۆنە نەتەوەی و نیشتیمانیەکان یەکڕیز و تەبابن. زۆر باش بوو، بەڵام ئێمە لەبەرەوەی هەر کەسە نەمانویست تەجەموع بکەین بۆ یەکە بەیاننامەکەش ناکرا لە یەک شوێن بخوێنرێتەوە و دیار هەر حیزبش پێی خۆش بوو، ینی احترامی خۆی بنوێنێ و ینی وەفای خۆی بنوێنێ بۆ هەڵەبجە بۆ یەکە حاڵەتەکە بۆ شوێ بوو هیچ پەیوەندی بەوە نیە، چونکە ئێمە خۆتانزان بەردەوام لە حیزبە کوردستانیەکان کۆبوونەوەی بەردەواممان هەیە لەسەر کۆی پرۆسەکە هەمانە. لەبەرەوە ئێمە لە ماوەی ئەم ساڵیان نزیکەی 12 کۆبنەوەمان کردووە، خەت بچووکترین کێشەنی لە بینمان. بەداخەوە من خاڵێکی سلبی هەموو حیزبە کوردستانیەکانە میلەتی کووردە بەگشتی نەک هەر لە کەرکووک لە کوردستانشا ئێمە نەمانتوانیوە کە ئەو بۆنە مەترسیدانەی کە بەسەر گەلی کووردا هاتووە نەتوانێت کۆمان بکاتەوە بەیەکەوە بە بۆنەی خۆمانی بزانین، بەیەکەوە هاوخەمی دەرببڕین بۆ ئەوەی کە بتوانین هەر هیچ نەبێ بمانکە بە یەک هێز بۆ ئەوەی بەرەو ڕووی ئەو هێزانە ببینەوە بۆی دووبارە جینۆسایتی گەلەکەمان نەکات. ئەمە خاڵێکی زۆر لاوازی هەموو حیزبە کوردستانیەکانە کە نەیانتوانێت زاڵ بن بەسەر ناکۆکیەکانیانە بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵات کە ئەیانتوانی هەموو حیزبەکانە دەوری خۆیان کۆبکەنەوە، بەڵام بەداخەوە تا ئێستا نەکراوە. لە کەرکووک جیاواز لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان تەبایی و یەکریزی و بەرزڕاگرتنی بۆنە نیشتیمانی و نەتەوەیەکان بە گرنگ و پێویست دادەنرێ، بەڵام هەڵەی سیاسی و پاراستنی بەرژەوەندی حزبی کاریگەری کردوتە سەر ئەم بۆنانە و ساڵانە لە چوارچێوەی حزبدا بۆنە نەتەوەیە خۆش و بە ئازارەکان بچووک دەکرێنەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.